وەک دەبینین ینی ئەوەی کە هەیە ئێستا ئەمە سەرەتا نیە ینی بڵین هێزی تورکیا یەکەم جاری بێ هاتووە قەسفی کردبێ یان تەوەغلی عسکەری کردبێ بە ناو هەرێمی کوردستانەوە ئەوەی کە ڕوئەدا بەڕاستی ساڵێکە چەندین ساڵە ڕوئەدا ئێمە ساڵی پێشوو لە 2019 لە مانگی شەشە نووسراوێکمان ئاراستەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی عێراق کرد بە 53 واژەوە و داوامان کرێکێک لە فەقەرەکانی ئەجندای کۆبوونەوەی پەرلەمان ئیزافە بکرێت کە ئەویش پەیوەست بێ بە تەوەغولی عسکەری تورکیا لەگەڵ ئەو قاعیدە عسکەریانەی کە زیاتر لە 25 قاعیدەی عسکەری تورکی هەیە لە ناو هەرێمی کوردستانە کە دەربکرێن. بەداخەوە دەستەی سەرۆکایەتی و نوێنەری ئێمەش کورد بوو لەوێ کە مەلابەشیرە تا ئێستا ئەوەی ئیزافە نەکردووە کە زیاترە لە ساڵێک کە ئەگەر ئەوە بکرایە بەڕاستی تورکیا نەیەتوانی ئاوا بە ئاسانی ئێستا چونکە تورکیا یەکەم جا قەسفی کرد بە تەیارە قەسفی کردووە ئەوە تۆپبارانی کردووە ئەوە چەند جارێک هاتوو چۆی هاتە ژوورەوە قاعیدەی هێنا قاعیدەکانی زیاد کرد ئەمە وای کرد کە کەس قسەی نەکرد وای کرد ئێستا هاتووە بە کاملی هاتووەتە ناو هەرێمی کوردستانەوە. ئێمە سێ جار لە ناو جەلسەی پەرلەمانیش داوامان کردووە کە ئەوە بکرێ بەداخەوە دەستەی سەرۆکایەتی و بەتایبەتی کە نوێنەری ئێمە کوردە لەوێ بەشیر حەدادە هیچ قسەیەکی نەبوو خۆی لە مۆزوعەکە دزیەوە و نەیتوانی فەقەرەیەک ئیزافە بکە کەچی کۆبوونەوەمانە کرد لەسەر بابەتی وە کە هیچ گرنگ نەبوو بۆ ژیانی هاوڵاتیان و بەتایبەتی بۆ ژیانی هاوڵاتیان هەرێمی کوردستان. بەڵێ من حەزەکەم لێەوە ڕوونیکەوم بۆ جەنابەت ئەوەی کە وەزیری خارجی کردوێتی زەعیف یعنی هەستەکەم ئەوەندەی قۆنسڵێکی عێراقی پێ نەکراوە چونکە بۆ لەبەرەوە تۆ سەفیرێک بانگەکەی سەفیری تورکیای بانگ کردووە هاتووە پێی وتوێت ئێمە ناڕازین کە بەرامبەر ئەو بابەتی کردووە هەر کە ڕۆشتۆتە دەرەوە یەکسەر وتوێتی من بانگ کراوم بۆ ئێرە بەڵام بەردەوامە بین لە هێرشەکانمان بەردەوامە بین لە تەوەغوڵمان بە ناو عێراقا کەواتە ئەم سەفیری حەقی وایە یەکسەر دەست بەجێ بکەی پێیا بڵێ بڕۆ بۆ تورکیا یعنی عێراق ئەبێ بەڕاستی ئەمە شەیدکردنی خەڵکە ئەمە داگیرکردنی عەرزی عێراقا تێکدانی ئەمنیەتی عێراقا ناکرێت سەفیرەکەی لە ناو لەگەڵ وەزیرا دانیشێ بەڵام وەزیری دوای بڕاتە دەرەوە بڵێ وەڵا ئێمە بەردەوامی کەواتە ئەبوایە وەزیری خارجی دەست بەجێ یەکسەر نووسراوێکی بکرای بۆ کازم بۆ ئەوەی کە هەموو عیلاقاتەکان لەگەڵ تورکیا تێک بچێ تا ئەو کاتەی کە تورکیا ئەگاتە ئەو ئاستەی کە احترامی هاوسێتیمان بگرێ و احترامی ئەوە بگرێت کە ئەم عەرزی عێراقا و ڕەبتە بە ئەمنیەتی عێراقەوە دەبێ بپارێزرێ. ئەمە یەک سەرۆک کۆمار بەڕاستی سەرۆک کۆمار لەسەر شتی وا بەیاننامە دەرەکە کە هیچ گرنگ نییە بەڵام بەداخەوە سەرۆک کۆمار هیچ جوڵەیەکی سیاسی نەبووە و من بۆ چوونی خۆم وا دەریەخەم کە سەرۆک کۆمار عیلاقاتێکی هەیە لەگەڵ ئۆردوغانە و نایەوێت تێکی بداوە و عیلاقاتانە زۆر جار بەکاری هێناوە بۆ ئەوی لەگەڵ پارتیا لەگەڵ بەتابەتی خودی مەسعود بەرزانی ئاشتی بکاتەوە کە نایەوێت تێکی بدا و ئەمە ناکرێت تۆ مەساڵحی شخصی خۆت و مەساڵحی حزب بخەیتە سەرەوەی مەساڵحی نیشتیمان و هاوڵاتیان ناکرێ هاوڵاتیانی ئێمە ڕۆژانە شەهید بکرێن بەدەستی داگیرکەری تورک بەڵام سەرۆک کۆمار کووردە سێ چوار وەزیرمان هەیە و لەگەڵەوە وەزیری خارجیمان کووردە و هیچ جم و جوڵێکی بەهێزمان لیان نەبینیە هەر لەگەڵەوەش یان ئێمە ناو پەرلەمانە یەکەم پۆستکە پۆستی سیادی بێ لە ناو پەرلەمانە کە هەمانە پۆستەکەی کاک مەلابەشیرە یعنی ئێمە ڕووی دەمان لە مەلابەشیرە بۆ ڕووی دەمان لە مەلابەشیرە بەرەوە دەسەڵاتی هەیە سەلاحیەتی هەیە دەیتوانی شەڕ بکە من ئێستا جارێکی ترم ئەو قسانەی من بڵێ هەمووی وانە هەمووی وانە بۆ نووسراوەش نەکراوە نازانم چی هەمووی بەلامە کە نووسراو کراوە دوایش بڵاویەکەمەوە بەڵام با بین لە ئێستاوە دەست پێ بکەین ئەگەر مەلابەشیر توانی لە ماوەی هەفتەیەکە کۆبوونەوەیەکی ئیستیسنایی ڕێک بخا بۆم بابەتە دوو بابەتەکە دەنگی لەسەر بدرێ و کورد هەمووی ڕێک بێ لەسەری ئەوش ئەوەیە دەرکردنی ئەو 25 قاعیدە عسکەری کە لە هەرێمی کوردستانەیە کە تورکین کە نایاسایی ناقانونی نە پەرلەمان ئاگادارە نە حکوومەت ئاگادارە کەس ئاگادانیە دوو تعویزکردنی ئەو ماڵانەی کە شەهید کراون کە خەلەیان سوتاوە کە عەرز و ئاویان گڕی تێبەرەوە کە ماڵیان ڕووخاوە تورکیا تعویزکە ئەگەر توانی ئەم دوانە بکە من وەکو غالب ئەبم بە حیمایەی ئەەکەم نەک پشتیوانیەکەم بەڵکو حیمایەشی یەکەم و هەر ئەدنا پەرلەمانێک لەگەڵ ئەویانە بێ ئێمە دژی ئەوەسین و قسەی لەسەرەکەین بەڵام بەداخەوە ناتوانێت ئەوە بکە و ئێمە ئەزانین پارتی بۆتە چاوساخی هێزی تورکی کە ئێهێنێتە ناو هەرێمی کوردستانەوە و پارتی هەموو عیلاقاتەکانی خۆی لەگەڵ تورکیا هەیە دەی پارتی ئەگەر زیرەکە با 4 ڕۆژ ئەو مەرزە داخە بزانەتوانە دایخە بزان کارەکە بۆ مەرزەدا ئەی بۆ هەرکایە بەدڵی نەبێ مەرزەکان لە ڕێی ڕۆژ ئاوا داخە
بۆ ئەوە ئەکا خۆ ڕۆژئاوا کوردن خۆ ڕۆژئاوا ینی جیاب و تقریبان کیانێکی کوردیان هەیە بۆ ناوێرێ بەرامبەر تورکیاوە بکە یەک تورکیا بۆ زانیاری جەنابەت باشترین کارت بەرامبەر تورکیا اقتصادەکەیەتی تورکیا ساڵانە 25 ملیار دلار ئیسیفادە لە عێراق دەکات لە هەرێم و لە عێراقا یەک دەروازەی ئیبراهیم خەلیلە ئەگەر پارتی ڕازگۆیە لەگەڵ خەڵکە باو دەروازە داخەماوەیە بەس دایخە لە فەشەل هێنێ لە ڕووی اقتصادیەوە کە ناتوانە جارێکی تروا بکە بەڵام پارتی ناوێری ئەمە بکە و ئەو کەسانێک کە پارتی دانیناوە لە عێراق جگەل لە جاشێتی زیاتر هیچی تریان پێ ناکرێ و لەگەڵ ئەوەشە بەداخەوە بەرهەم ساڵح ناتوانێت ببێ بە قاید لەبەرەوە بەرهەم ساڵح هەموو جارێک چاوی بەدەست مەسعود بارزانی وەیە ئایا مەسعود بارزانی ڕازی بێ لێ یا ڕازی نەبێ لێ هەتا ئێستاش ڕازی نەبووە لێ دەمانەوێت کازمی یەکلا بێتەوە بۆمان ئایا کازمی ئاگداری ئەم بابەتەیە ئەگەر اتفاق کراوە دەبێت پەرلەمان ئاگدار بێ چکە بەپێی دستور هیچ اتفاقێک نابێ بکرێ بێ تاکو و پەرلەمان ئاگدار ئەگەر ئاگدار نییە بۆ ناچێت دەسەڵاتەکانی خۆی بەکاربێنێ بۆ ناچێت لە مەحفەلی نێودەوڵەتی شکات لە تورکیا بکە بۆ ناچێت ڕێگری تر بگرێ بۆ داوا لە هەرێم ناکە هێز بجوولێنێ ینی هەرێم ئێمە وزارەتی پێشمەرگەمانەیە ئەم وزارەتی پێشمەرگە ئیشی ئەوەیە پارێزگاری لە پێشمەرگە بکە کوا ئەم وزارەتە کوا قسەی ئەم وزارەتە لەسەر ئەم بابەتە یعنی ناکرێت دەبابەی تورکی جرت و فردێتی تۆ نتوانانی یەک لێ دوام دە ئیتر ئیشی تۆ چییە؟